لە دوای دەرچوونمان لە بەشی کارگێری کاردا دەتوانین بە باشترین شێوە بەشی سەرچاوە مرۆییەکان بەڕێوە ببین وەکو ئەرکەکانی گەشت و پێدان و هەروەها ڕاهێنان و ئەرکی دۆزینەوەی دەستی کار هەروەها ئەرکی سەلامەتی تەندروستی کارمەندان لە دامەزراوەکەدا. هەروەها یەکێکی تر لە ئەرکە گرنگەکانمان لە سەرچاوە مرۆییەکان بریتیە لە ئاگاداربوون لە ئامادەبوونی کارمەندان لە ڕێکخراو و دامەزراوەکاندا. کۆمپانیاکانتان دڵنیا دەکەینەوە کە نهێنی کارکردن لە کۆمپانیاکانتان پارێزراوە و هەروەها ئەم کارن پەیوەندیên ناوبەرە بەرپرس و فەرمانبەرێنەوە بەشان بدنە خویەکردن. ئێمە دەتوانین باشترین شێواز نووسراوە کارگەرەکانتان بۆ دابڕێژین و هەروەها باشترین شێواز بۆتان ئەرشیو بکەین بەپێی ئەو سیستەمی کە لە کۆمپانیاکانتان نابوونی هەیە. نستطيع أن نقوم بصياغة الهيكل التنظيمي لمنظماتكم مع تحديد الأدوار والعلاقات بين المدراء والأقسام وكافة المجالات الإدارية بكفاءة وفعالية عالية. لە بەشەکەماندا گرنگێکی زۆر دراوە بە پەیوەندی زانستی نێوان مامۆستایان و خوێندکاران کە ئەمەش بۆتە هۆی بەرەو پێشبردننی توانە زانستیەکانی خوێندکاران. نووسین و ئامادەکردنی ڕستەکانی کار کۆت ئۆف کۆنتاکتی کۆمپانیا و دامەزراوەکانتان بە ئێمە بسپێرن. لایەنێکی تری زیندومانەوەی کۆمپانیەکان بریتە لە بەبازاڕکردنی بەرهەمەکانیان بۆیە ئێمە بە باشترین شێوە ڕاهێنراوین لە ڕێگەی بابەتی بە بازاڕکردن و مارکێتینگ. ئەمین ڕاهێنراوین لەسەر چۆنێتی دانانی یاساکانی کار و بزنس و هەروەها لەگەڵ پاراستنی ئیتیکی کارکردن لە دامەزراوەکاندا. یەکێکی تر لە ئەرکە گرنگەکانی ئەم بەشە ئەنجامدانی سیمینار و توێژینەوەی زانستی خوێندکارانە لە پێناو ئامادەکردنیان بۆ بازاڕی کار. Companies deserve the best. Choose from the best to get the best.